ئینسانی ئیماندار بۆ عیزەتدارە چونکە درۆ ناکە، چونکە غەش ناکە. تۆ ئەوە عیزەتەکەتە، چونکە درۆزن نیت، چونکە غەشاش نیت. مسلمان شانازیەکە ئاڵێ وەڵڵاهی من گەندەڵیم نەکردووە، ئەگەر هەموو خەڵکی بندیواری هەبێ من بندیوارم نییە، ئەگەر هەموو خەڵکی فێڵباز من فێڵباز نیم، ئەگەر هەموو خەڵکی بە قۆپێ ناجیع بوو بێ من قۆپێ نەکردووە. شانازیەکەم کە موچەکەم حەڵاڵە. ئینسانی ئیماندار نقطەی زوعفی نییە لە پێشیا تا لێی بترسێ، چونکە ڕاستە حیاتی هەمووی بە پێی شەرع دامەزراندووە، لە ناو ماڵە مناڵیە، دڵنیایە ئەم زوڵمی لە ژنەکەی نەکردووە. بۆیە بە شانازیوە ئەڵێ مسلمان نابێت فێڵ لە ژنەکەی بکە، نابێت غەشی لێ بکە، نابێت تعدای لێ بکە، چونکە ئەم خۆی نەیکردووە و دڵنیایە وایە. بە شانازیوە ئەڵێ ئینسان ئەبێ عادل بێ لە بینی ماڵ و مناڵەکایە، چونکە ئەم عەدالەتی بەرپا کردووە لەگەڵ مناڵەکانیە، کچ و کوڕی فەرق نەکردووە. تۆ کاتێک لە دنیا هەدیەیە بۆ کوڕەکەت ئەەکەی، خانوویەکی بۆ ئەەکەی، بۆ نمونە کاتێک ژنی بۆ دێنی، سیارەیەکی بۆ ئەسێنی، چی بۆ ئەەکەی، بە هەمان شێوە کچەکەتش مستحق ئەوەی بۆ بکەی، چونکە کچ و کوڕ پێش مردن هەدیە ئەبێ وەکو یەک وابێ، بۆ ئەمەی کەی بۆ ئەمیش بیکەی، بۆ ئەم چیت کرد ئەبێ بۆ ئەمیش بیکەی، نابێ فەرق لە بین مناڵەکان تا بکەیت. تۆ شانازیەکەی فەرقت نەکردووە بە شانازیەوە لەگەڵ دراوسێکە تا چاکی. دراوسەی وا هەیە زۆر ئازارتەدا، نەفسیەن ئازارتەدا، بەڵام تۆ یەک غەڵەتت نەکردووە بەرامبەری. شانازیەکەی عزەتت هەیە، تۆ شانازیەکەی لەگەڵ ئەوانەی کە دێنە لات معاملەت لەگەڵاکەن لە دوکانەکەتا، لە وەزیفەکەتا، لە هیچ چووکە تۆ فەرقت نەکردووە. تۆ مەسئولیەتێکت لە ژێردەسایە، فەرقی بینی عەلی و وەلید نەکردووە. ئەمە عەلی خزمتە، عەشرەتە، ئامۆزاتە، بەڵام وەلی کابرایەکی غەریبە، تۆ فەرقت نەکردووە. کابرا هاتە لای ئیمامی عومەر، برای ئیمامی عومەری کوشتبوو لە جاهیلیەت، لە نەفامی برای ئیمامی عومەری کوشتبوو، براکەی کوشتبوو، کە ئیسلام هاتە بانە، کابرا بووە مسلمان و هاتبوو لای ئیمامی عومەر، هات داوای ڕاتبەکەی کرد. ئیمامی عومەر ڕاتبی بڕی بۆ مسلمانان، هاتە ژوورەوە. ئیمامی عومەر کە بینی ئەمە بەر لە ئیسلام ببینایە یەکسەرەی کوشت، بەڵام ئیسا کابرا داوای ئەم ئەمیری مسلمانانە و ئەویش هاتووە داوای ڕاتبەکەی خۆیەکە. ئیمامی عومەر فەرمووی واللهی زۆر قینم لێتە، یعنی لە ناو دڵۆ زۆر قینم لێتە، تۆ برامت کوشتووە لە کاتی جاهلیەت. کابرا شوتی ئەو قینەی تۆ منعت ئەکا لەوەی حەقەکەم پێ بدەی، من هاتووم داوای حەقی خۆمەکەم، ڕاتبێکم هەیە لە دەوڵەتی ئیسلام. قینەکەی تۆ ئەوەی ناو دڵت منعتەکە لەوەی حەقەکەم پێ بدەی. وتی نە وەڵڵا، دەیوتی خۆ من ژن نیم بەدوای خۆشەویستیا بگەڕێم، حەقینت لێم بێ، تۆ حەقەکەم بەری بڕۆ حەقینت لێم بێ. ئیمامی عومەرش حەقەکەی دا پێ و کابرا بڕۆیشت. بۆیە ئینسانی ئیماندار کاتێ بەرپرسیارەتێکی بەژێر دەسە، فەرق لە بین خەڵکا ناکە، زوڵم لە ئەم ناکە، لە ئەو ناکە، لەبەر ئەوەی ئەم عزەتدارە، لەبەر ئەوەستەکە ئیسلامی جێبەجێ کردووە. بۆیە لە لۆمەی لۆمەکەر ناترسێ، لا یەخافونە فی الله لەومەتە لائیم، قەت ئیماندار لە لۆمەی لۆمەکەر ناترسێ، کێ لۆمەیەکە لۆمەی بکە. ئەم مهم وەیە ئیشی خۆی کرد.